گەرمە ساتە بەسەر هاتە سەیریکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خۆی بڵێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەماشاکە بزمارە بزمارە کورە بزمارنیە ئەی پیری پیری چیرێکە کۆچی ئەچی ئەحمە و ناوەگان هاوڕێت وازانێ ئەوان بانەکەی ئەخت خوا ئەمە ڕاستە بزمارێکە دەست نەکەوێت ئەوە سەکەیەت و پیاوەکەەوە نۆماڕت لە من تێک دەدەی مردم هەندی خاوێن کەمەوە ئەوە کۆپتەرێکە بۆ دروستەکەم پیاسەی پێ بکەیت شنەکە بۆ بزمارێکە ڕێم ئەو تەختەیە چاکە وەڵا چ چا دەکەی ئەتواری دەپسێنی پلاچی چا دەکەی ئەوی تێک دەدەی پیاوەکە بە قورئان لێت بێزار بووم ئەوەندە لەماڵێ دانیشتان دەبڕۆ دەری وچە و عالەمەی دەبڕۆ مزگەفتی دەبڕۆ پارچی دەبڕۆ بازارێ دەبڕۆ چایخانەی دانیشە وچە و عالەمەی وەڵڵای خۆشە ئای دنیا ئەرێ باشە دوولبەر ئەوە بۆ هەتا گەنج بووم ئەوە دووربینە پێ هەر تەلەفۆنەکەن ئەوە لەکوێی ئەوە پیاوەکە بۆ نایتەوانێ ئێستاژەم کەیتە دەرانە بچم دۆمینەکەم و چاپ دۆڕێنم وەڵا چوزانم هەتا گەورە دەبی بێ کەڵک دەبی چت لێ بکەم ئەزای چۆنە دوولبەر خۆی بە ئەمر لادی خوا وایە لەگەڵ ئەم بیجامەیان لە پێ کردی ئیتر دەرەوە بۆ تۆ نییە بێت لە ماڵەکە بخۆ هەر بێت و بچی دەنەمزجینیت پێدەم دوو بێجامەی لەو ئای دۆتم بەڕاداندایە پیاوەکە ئای خۆر بەسەرم بۆ ئیتر هەر لە ماڵەوە نەچمە دەرەوە چدە چێ دەرەوە با ماستە بڕۆ دەرەوە هەستا ئەوماڵە تێکدا بنمردم پشتم شکاتی خاوێن کەمەوە لە دانیشە ژنەکە تۆ دانیشە ئاوا لە من بێزار بووی تۆ زۆر سەیری دوولبەر حیکمەت بەگاڵتا زانی دەی بەسەری تۆ ئەمڕۆ من زەلامێکم لە مردن ڕزگار کرد ئەتۆ نا حیکمەت ئەتۆ ڕزگارت کردیە بۆ تۆ من بە چیە زانی وەڵە باوەڕ ناکەم دەی بەسەری خۆم لە مردن ڕزگارم کە حەل لە مردن خەری بمرە خێرا فریای کەوتم چۆن ئەزانی چۆن بوو ئێ سیرەکەم کابرای هاتۆتە بەردەم ئەپارڕێتەوانی و ئەکڕوزیەتەوانە و خاتری خوا خاڵە بەشێکم هاوکاریەکەم بکەیت ئەیتر بۆستەکەی زۆر خۆت خراپ بوو منیش دەستم کرد بە گیرفان ماوەکو پیا و 5,000 مایە کابرا لە خۆشیە چاوی دەرپەڕی ئەوەدا خەریب و گەشکە لێ لە خۆشیایی من 5,000 بە من خەری و بمرێ وەڵام نیژڕێک 5,000ەکەم گەستنەوە قسم و گیرفانم ڕزگارم کردیان نا تۆوە ڕزگارکردنە ئای چی؟ ئەو پیاوەت کوش لە خەمان ئەی وایە کابرا بمرێ ئەبێ بچم تەعزیەکەی بجێڕم باوکە ئەمە هاتەوە لاژەلاش ئەوە چیەکەن دانیشتون وەڵاوە لە قەراح بە حەلەکەی تورکیا بەخۆم دانیشتم ئاوا چیەکەمە لە ماڵم کوڕەکەم بەس پێم برێ ئەتو لەسەر خێراندا مەزرایە نا تا مەزراندنی جی دایکە لە بەیانێکەوە باوکە شوێن نەباسەری پیانەکەم هەرچی دایرە و شوێنە چوو هیچ نییە نییە کوڕەکەم بە قسەی باوکی خۆکە کۆڵمەیە ئەم جارش قەدیمیکە قەدیم کێ باوکە هێن تەقدیمیکە کردم باوکە کۆمپانیا نەمادەی بۆی بەم هەرچی کۆمپانیا ئەی بەم نییە و نییە لە دامەزراندن نەماوە دەفەرمودی کوڕەکەم خوایە چەند بەختت ڕەشە ئەی وەرە بەختی ڕەش نییە خۆی سەقەتە ئاخر ئەمە ئەگەر لە دایری پۆلیس وەریگرن پۆستاڵ هەیە بۆ قاچی ئەم بێ بەش ئەهاسۆ سەریکە ئەوخۆ گۆرەوی لە پیانی و بەتانی لە قاچەوە ئاڵانوە بیخەیتە دایرەیەکە پانتۆڵی نییە لە مەطعەم دایەمەزرێنی دەستی خۆیە بڕێ عیلات لە مەتاردا مەزرێنیە ترسم تارەی با لەسەر یاڵی بورجە مردومرا ئینتاجی ئێوە هەر ئەوەیە باوکە تەوێت چی بە بابی چووە تووشەم هابووی جاحەی ڕست ئێستا پیر بووی وەندووکەت لێ هات تەلەفۆنە کێ بی بە من ڕقم باوکە موبایلی خۆ بە خۆم جوابی وەرە دەوە بیە با من تۆ توزانی قسە باوکە ناوی خوا بێنە عیبە بیە بەخۆ بیە بەخۆ بێ ئەلاو ئالۆ دەنگێ نایە کاکە دەنگێ نایە برا وەڵا شەبەکەی منش هیچ عیبی نییە کاکە کپە کەپەوە لە کوێی لە ژێر زەمینای لە کوێی پیاوەکە سەراژێرت گرتیە موبایلەکەی بەرە وەڵای ڕاستە بەڵێ فەرموو ئەرێ کاکە ئالو ئێستا دەنگم باشە کاکە چالەوە چێ لای من تۆزە خەتەکە باش نەبێ
ئێستا باشە؟ ئەوە موبایلی نەحمەد حکمەت ڕەحمەتیە؟ بەڵێ خوێتی فەرموو. هەرێ کاکە ئەنگۆ فایلتان تەقدیمی ئیش و کار کرد بوو وەیە؟ جا یەک جار کۆرە 100 جار تەقدیممان ئەتوو کردووە. فایلەکەشە سپیە وەیە؟ تخوا یەک دقە سپیە؟ باوکە لە سوورەوە بیگرە زەرد پرتەقاڵی شین مۆر ئەرە وەڵاسپی ئاخیرەکەش ئاخیردا نەسپی بوو. تخوا یەک دقە. ئەوە میزڵانی عیدی میلادە. بەڵێ قوربانجان بەڵێ لە هەموو نەوعێکمان هەیە. تەواو کاکە ئەوە فایلەکەتانیا ئەوە لە کنە منە ئەنگۆ تەقدیمی ئەوەی کۆمپانیای پاک و بێگەرتان کرد بوو ئەوزە فایلەکەشتان وا لە کنە یعنی تەواو شکر ناوەکەی دەرچووە؟ بۆ خاتی خۆ دراوسەکانمان چەپڵە لیانی ناوێ. ئاژنەکەم وتم توش بەخوای گەورە بەسە. دەی باوکە جان لەسەر ئیزنتان با من بڕۆم و بێمەوە. دەی بە قوربانە ناماقوڵە کرد. بۆ؟ تۆ تازە مۆزەفی تۆ وەرگیرای لە کۆمپانیا نابێ باسی یەکەم مەعاشەکە بکەین. هێدە باسێکە فەرموو باسی. یەکەم مەعاشە ڕێک بۆ باوکتە. بۆ تۆ. مایفت نەکردەوە نەتزانی پیاوەکە ڕێک بۆ دایکیتی. بۆ دایکم بێ. بۆی بشی بیجامەی کەم بۆ بدووری؟ نا بێجا ئەو جارە نا ئەو جار لۆ خۆم دەچم ئەمەلیاتی مەعیدەم دەکەم خۆم سەعیف دەکەم. کوڕ بەسەرم ئەڵێ مەعیدەمە بڕم بە شەرەفم هەموو خەزەخانی ڕزگاری بە فەڕاشەکانیشە بێنە ژووری عەمەلیات مەعیدەی تویان بۆ نابڕم. دەی باوکە جان 5000 با بڕۆم بە قوربان. ئەڵێم بۆ دانم چانەکەم بە یەکەم مەعاش. وەڵا خۆ باوکە حەقیەتی. بەخوا ئەو ڕۆژە قسەم لەگەڵ برادەرێک کاکەم ناڵێ بەلاماڕێی چکۆ فیکەی لیادانم. دانە؟ وەڵا خۆ باوکە لە سەوتی کەناریشی دەرەکە. ئەڵێم دولبەر باشە ئێمە بۆ نەڕووی بۆ کۆمپانیاکەی تەکسیە بگرین و بەش یەکەم نییە لێ بزانین چییە مۆزوعەکان چییە؟ ئێوە بۆ کوێن باوکە خۆمەریجی بەربوونی مەجای بووکە. شوان تۆ بەروبوومی منی ئەگە من لەگەڵ تا بێ. منیش دێم وەڵا. لانانە هەموومانەشین بێکەوە. بەس پارە و پێ تۆ دولبەر؟ وەڵا پیاوەکە. نه تۆ هەر بۆ مەعیدەتی هەڵگرا. ئەڵێم چی بکەین چی نەکەین؟ بەڵێ ئەحقی نەخۆ ناکرێت تۆ لە هەموو کەسە داوای پارەکەی. هیچ نەشارێتەوە باوکە. دەڕاوەسە لە کۆبوونەوەیە ماڵی باوکە بە قورجیریە. ئەوە کوڕێکی باشن بۆ سیوەتەوە. مخلیس، دڵسۆز، دەست و دڵ باش، سەغی. ئەزایی کێیە؟ خاڵی. خۆمە؟ خاڵە؟ خاڵە. تەلەفۆن بۆ خاڵەکە. تەواو ڕاستە. تەلەفۆن بۆ بکەم. دەخاتم بۆ وەرگرا. تەلەفۆنێک بۆ بکە. دەی بە قوربانەمە. ئەوە خاڵم عەبوو. هۆیتیانە کردن بە عەبوو. سەمەکە جەڕەسە. وەریگرت؟ ئەلو خاڵە ژیان هەر وەڵا حکمەتم بەڵێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ مۆزوعێکمان ڕوویاوە بەشێکم تۆ بۆمە حەڵگەی تووشی قەزیە بووی. نا هیچ نەبووە شکوت دڵمان زۆر خۆشە وەڵا لەخوا بە زیابێ ئەو هەتیوە بەرگیراوە لە کۆمپانیا بەڵام پارەی تەکسیمان پێ یەک دقە خوا پارەی تەکسیمان پێن یەگەشتە پارەمان بیتێ ئەرە هەر پارەی تەکسەکەچی بۆ کۆمپانیاکە و مەعامەلاتەکەی بۆ جێبەجێ بکەی. باخۆ بێ بە تۆمانە بەسیاری خۆ بێ. ئێدە بڵێ بابە خۆی بێ. دەتوڕاوەسم کوڕە بە قوربانە بەم گشتەکەی خۆ بخەرە ئەو لاوە ئەوەی ئێمە مویمە بەخوا هەموو عایلەکە حەسەنێتەوە شکوت. تازە لە کۆمپانیا وەرگیراوە بەخوا نییە بەمە خۆمان نەگرین بە هیچ خۆمان ناگرین. خۆویەی دەوەرە بە قوربان دەوەرە بەس تۆ زەخێراکە بە قوربانە دەوەرە دەیخوا لەگەڵ دەخوا حافیز بێ وەڵاوەتی خۆمیە برایەت ڕاستە پێنجامەی داکەن. دەسە خۆ بووە. دەسە باڕۆ دەسە خۆ بووە. باو کەرڕۆ ماچوو بە قاچ بە باو کەرڕۆ خەتای خۆتە پیاوەکە. لێدە بۆ ناوە بڕاواکە بۆ ناو. ماڵی تێکدا. باوکە بۆی ئەم هەموو بڕغوت شەویە چیە تۆڵێ مناڵی یاری بە میکانۆکەی مناڵ بچووک یاری بە میکانۆکایە ژەم بڕغوت شەویە داتاشی فلیتەری چی بەستا خاڵە گیان خاڵە بەخێر بێخوا باشش کرد تۆ قەیب لە خاڵە لە خۆشیان نازانم چی دەکەم چاکی ئەوە چێ تاو ناو دەرچێ هەرە وەڵا خاڵە گیان تەلەفۆنیان بۆ کردم باوکم لە خۆشیان لە بایەکی لەسەر قسێگا کرد وتی کاکە وەرگیراوی فایلەکەش سپیە یە کوڕ بەوتە پێویستی دەکرد ئەم گازکەن و وەرە و بڕۆ یەک دنیا ئیشی زەروری بەجێشە 5000 مان دەدا تەکسیی تۆ ئەم شێکمان لەوای 5000کەمان پێ ئەو جا کوڕم بۆچی لەسەر خێران دەوام نەکرد پەرگیریەکی گچکە لەو خاری خۆت دێنی وەبی سیارێکی بە قەزڕاشم وەڵڵاه بە ئیلاک سویمە لەنا ئەشڕە سیارەی وەڵڵاهی خاڵە گیان پێ ناخۆشە بێ نایکەم من هێشتا
معاشم بۆ نەگرت تۆ دایکم نیوەی داناوە مەعیدەی و باوکیشم نیوەی داناوە بۆ دەمودانی ئەو تهەیدەم هەر نەکرد بەخوای کوڕم خوارزایەکی بێکەتی ئەمرت نەمینێرێ وەڵڵە پڕوات یعنی بەچاوت دێت پزیرە چلۆ خاربینی ئەوە من ڕۆژ وەرە خاڵە باشە ئەمرت نەمینێرێ وەڵڵە لە بزیاتی بلێ سەر چاو خاڵە ئەمر دەکەی ئەمر دەکەی خاڵە سەر چاوم ئۆ دوو کڵ دوو تەیریشت بۆ یاڵە بێ کاتی کا پاپتودا نا تو خۆیانە گۆڕمەنیجی بەربک بە دوی بوو کاکەوە ئەرێ خوشکم ئەرێ حیکۆ ئەرێ کاکە تاخیر نیشمانەیە برام ئەرێ بەخێر بێ عەبۆی برام ئەرێ خوشکم ئەم بۆ چوینە حەفلەیەکی یاخوا بەخێر بێ عەبووی حساب کە حەفلەیە دیکە کورمان ئەوە زۆر حەز دەکەم ڕێزی لێ برن لە ماڵەکەی خۆمان بەس درەنە با بڕۆین کوڕە درەنجی چ کاکە دەبات چایشی خۆن دەڕۆی وەختی چا خواردن نییە کابرا تەلەفۆنی کردوتی خێرا وەرن بەدەمی شەکەتانەوە ئیدە باشە دەچین بەس یەک شتێ لەگۆڕێ لەسەر خێرانیە و چوینەوە یاوەزە دەبی داوەتی نەفەرە کەباوم بکەن وەختی داوەت نییە خاڵە عەبوو وەختی نییە حیکۆ لەوە وەختی نییە دا من هاوە ڕۆیشت باشە کاکە ئەڕۆی ماڵە بە خوڕ نەگیری یعنی نەفەرە کەبا بە چاو دێ حیکۆ بە چاوان برام بە چاوان یەک درێ بەنزینی زەرف دەکەم ئارێ وەڵڵا ئەڵێم عەبوو سلف لێ و بێ بە دوو باشە حیکۆ سلم لێم دام بە دوو عیبە کاکە خەڵک لەبەر سڵحی خاڵدان عیبە حکمة هو ده كيش كرة صور زور عيبة عيبة بابا والله عيبة كرة خونا سنبو كواسنا كرة والله كرة خوارة حكمة بابا تخوش حيامات والله ناموس مالسو حكمة كرة من دالي ودكي أتوقع كرة كتعد كرة بابا سارة بخوش الرشوة قد سارة كنت دمكتو لا حول ولا قوة إلا بالله أنا ممنون خلق ناوي كرة بابا يعني بمنة تشتكن ها ده ما دام ورد خواريا من تكرمه كرة نامعقولي كان ومن الله جميل لا بيني ده من نبي كسبان الله لك مالك الفرن كرة بس والله كرة خالة شادي سحالي كرة والله عيب كرة حكمة كرة خواري حكمة كرة حكمة حياة ما كرة ورا خواري حكمة عيبة والله عيبة كرة قولوا أنا ديتكو كرة دليل كم زارة قلت كرة بابا عيبة وكخرج لي وأنا اللي واشيت وينها كرة حكمة ورا خواري حكمة كرة والله عيب كرة وما كبارجي كرة صخبة كتيك ده عيب والله عيبة بقرآن والله ناموس مان وش اللي باوكي ما بيني لا تشوى كاكا لا تشوى هدي بري دكتوراي ورقتي هذي خوشة دكتورات ورقتي با ورا حبينيه بفرده فاريني بفرده مخواني المو مجالنا بخالق جابجيني قاعد يسبشني ورق الراوة قرب راوة ورق خوشاري ورنا قرينا اللبس أو لا يا خاضونا بك قرم قابل اللي بخاطب تعين اشتو خوشاري ورنا قرينا تحمل هذه أتوعدون نايمن وأنا عشان في حبوه ازاي شو انا كلام فوق بس والله يا ابن يشكل في بمزاني بنا ده تنبع قرآن بس انا بوقع في لا تسبش النبي بابا يا ورد او غار راغر سيك تشدر سي الله يا لا حول ولا ايه يا مخبط حيوان بيوقع عيبه انا دا ابزم كي ولي راب من تسيمو كم من اشتبه كرت ورا بول شويه كاغا خونق لوش كده بجنا كده بداي بو كانارون من ليمو اي ولي راب ده كرة باب يملا قلطه ورا بابا تشي ودا تسلي قرب كره برا ليه رابني انت كنانقو نديتكو كنات سنانقو كرب زوره باشا خالق والله يكون ريح حكمتهم ودور اخواري بقران قلع حياك ما بايش انتو قردت حكمه يعني ايش روي کاکە چارە کارتۆمان لاتان بوو پێنیشمان هینا ئەوە نۆ دەشمان بردلەوە مارکێتەکەی ئەوە 19 ئێستا ئەمە 19 کارتۆنمان لای گۆیە باشە کاکە ئەتو بەشێنی
ئەتو نازانی ئیسم کووە و هەتەزانین تەلەفۆم لەگەلا ئیشمەیە کارمەیە ئەتو لۆ قسان دەکەی بەخۆران داوا لێ بردنەکەمەوە لە پەلەپەلیان جەماعەت باب و خاڵموانە پێش دەکەن ڕاوەستاون چاوەڕێیەکەی وتم بزان بەشکمات ومەرە جەناوی بەڕێوبەر جەناوی بەڕێوبەر لە ژوورەوە نیە بکو بزانین لەکوێیە کاکە بە ئیش دەچووە ڕۆیە دەی بە قوربانەوە جارێکم بۆ لێ ئێستا بێنی ساعاتر بێ ئیشم پێێتی کاکە نایەتەوە ئەم بەکوتی پێ دەخۆ بەعاڵی پێ نایم ڕۆیە لێرە لۆ ئیش دەرچووە باش تۆی چ بەدەستە لێرە چی قەرەم ڕابێرە ڕابواردن ناڵن نابەجددی هیچ بەدەستە یعنی شتە پێەکەی لەم دایرەیە کاکە مودی لێرە نییە و خوا عافست بیتە ئیسا حەلی من چییە؟ تەلەفۆن لێو کە بزانێت وەخت دێتەوە تەلەفۆن باشە دەست خۆش ئەی هاوە کوێ لەو خەڵکەی معاشەکە بۆ سەرە فرایە مانگە معاشی چێ ها بابە چت کردەوە وەرە معاشی چی ناوەڵا لەوێ نەبوو خاڵە کو لەوێنە لەوێ نەبوو با تەلەفۆنێکی بۆ کەم زام چێڵێ ئەرێ بەش شەردە تەلەفۆنێکی بۆ کەم ئیشمانێ خێرا بە فرای معاشە مانگە بکەوی سەرت بۆ ژۆرێ وەڵا حیامان چوو بە شەبەکە نیە شەبەکە نیە باوکە بەو درێژی و شەبەکە و نییە ئەی نییە خوڕیژۆکەم بەسەرما لە تەلەفۆنێکی بۆ کە خێراتی کوڕە دەوەرە ژۆری لە کوپە شیبان بووم لەگەم بۆ هاتێ ئەلو باشی بەڕێز باشی قوربان ئەرێ ئەنگۆ تەواوێن ئەرێ باش ئەو فەوزە و هەرا وەرایەتان لەجێ کورە وڵڵی هیچ لە گوتی نەگەیشتم کورە بەخواوە باوکمە حیای بردو چی دەکەم نەکبەتەکەیەتی ئەرێ دەکاکە ئەنگۆ زۆری مەرێن ئەنگۆ عادی فایلە سپێکەی نینە بابا خۆمم سپێکە خۆمم ئەڵا ئەنگۆ لە پێش بیناکەینا خۆیەتی ئێدە وەرن هەر بسوڕێنەوە پشتی بیناکەی پشت ئەمە لە پشت بیناکەیما باشە بەستەر چاوە هات ئەبووە بابە بیا بە پێ دەبوو پشت بیناکە خاڵە یعنی مدیر چوتە پشت لە بینایە پشت بینایە چاوەڕێمانەکە باشە ئەوە نەڕۆیشت وەرە بەس عیقبەت بازێکیانەما کوڕەکەم بامە دی بزانێ باوکە لەگەڵایە بۆ ئەوە نەبیەختی بیکەم بە خاتی خۆدا وەزن حیامەت لە تەلەفۆنێکی بۆ کە خێرا برێ مامۆستا ئەومە لە پشت بینایە بەرزەکەی لا بزانە تۆ لە شێ کوڕەکەم بە حرمەت و قسەی لەگەڵاکە کە هەڵی کرد ئەلو باشی ئوستاز گیان خوافتکە یاخوا ئوستاز گیانوا ئێمە لە پشت بیناکەین تۆ لەکوێی بە قوربان ئەو سارانگۆنا بەڵێ خۆمانی ئەرێوەڕا برۆ هەلە بن پارێ من دەرێ ئەنگۆ ئەتۆوی چاشی برها سلام علیکم سلام ورحمة الله کاکە بە قوربانە بەم خێرا بمان بە بەلای مدیر بەشم ئینشەڵڵا فرێ معاشە مانگە بکەوێ برە مدیری چلۆم دەگەمەکرد مدیری ئای کاکە تۆ تەلەفۆنە نەکردوتی وەرنیشەکەتان تەواو بووە گورە کاکە ئەو ئەتو نییە ئەوە لە تەلەفۆنش نییە ئەوها زۆر قسە دەگۆ مات خرانە بێری وڵا دەرێ نێرە پشیلەی ئەوە ئەنگۆ من تەلەفۆنم لۆ کردن باوکم و تەلەفۆنەکەی هەڵگرێ ئەڵا باشی منە ئەها وەڵا کاکە ئەوە فایلەکەتان لەکنە منە ئێ بە قوربان بووە لە لای توی ئەخر مەحتەلی مەکە با ئیمزایەکە شڵب مدیر لێت و تەواو بمانگەینە لای مدیرە قوربانی چاوە بم جەژنانەش دەیەمێ جەژنانە دەیەمێ گورەنگۆ بەشەرن گورە ئەم نانگۆ کوپێ دەگەین تەکرد مدیری لۆ ئەون بخۆم دەگەمەکرد مدیری قڕی دنیا بەسەری ئەوە فایلەکەتان لەکنە منە لۆ قسە دوا گەرمە وەردەکردم هیغ جوورت قال بايت ساكي شيء قال لا يتون فاي ايوه النعمد احمد الرحمد انقونينا بر والله من باري والله ماما كرة كم دام زرايا راك صغرت تزوعنت لو لكم هاي ترى والله بابا كنت اخو شرابه تماي توبي كاكا او فايلينغونيا او الرقم تليفون برا او ازانين اساب زموري شما بابين بلا مديرون نزعت بيت خوا كل مديري تسنتو تزور عندك كده زاني كل كاكا امن ايركو انا خاين دكموا فايلينغو الا بنرصي في كتبو امنش قوتهم هو يساق وميساق فقير بالو خوان استفادهش كي اللي بكن بخسار نسجل اقل له خوتان تقديمي دايرش كذا كان يعني فريد راوا عاوز امنش قوتهم يا او اوراقهم اوراق يا انساق يا با يعني لزيش كان يسود من باشكم له خوتان لا دايرش كتقديم هذيك بابا كيمن كرة كبابي شي عبو سلف ليه وبيبدو تعيبونو بتماي كنت كشواري توبو غير مساتا بس هاتا سيري كانوا بيمكن نطل ساتا شي نيبراو
ئاگاو لە خۆم نەبوو چوم تکتی هەردووکمانم بڕی و بەیەک و سەفەرێکی ئەستەمبوڵەکەی بەڕاست والله کورە ئەرێ والله بڕێک مێشکمان ئیسراحەت کە کاکە ئەزای چۆنە شینە یەک دقە تەلەفۆن عودی سار ڕۆفە بابا دەمیا دای خەرە بەسەریە جاوی مێرەوە جاوی مێرەوە چێوە واز بداینی ڕۆژە سەر تەلەفۆنی دەکات ئەلەم شینە ئەو ڕۆفە شتێکی لێ بێت مامرین لە برسە ئەرێ بە قورئان وەزعمان خراپ دەبی من دایمە دوعاکە بەڵام خۆیاشی دەردوو بەڵا بوو ئەو ڕۆفە بیا لە من کاکە ڕاست ئەی کاک ئەی برا پارەی لەوە هەڵە کرد ئەرێ بە قورئان ئەرێ بەخوا زانین چیە ئەی ڕۆژێ لە بن قەراتێ دیتم هاتە بەرامبەرم بە تەنیشت ڕۆژم گوتم سەلام عەلەیکم گوتی عەلەیکم ئەسسەلام ڕات تێپەڕ والله تەلەفۆنێ بۆ ماوانێ ئەمزانە چێ سەریکە شێ بێ هاو کورە بێزار نابی ڕەوە بچێوە کۆرە هەمنیش ئەوایە بە ناوی دەمیە تاواو ئێمالیکە ئەم بە ناوی دەمیە نێزای توی کورە ناو والله کورە هێڕە هێڕە بەشەر نییە نە والله بەشەر بەشەر ئەزای کاگە ئەوشکوی باش نیمە باش وەزە باشە کاپە ئەو پارەیە پارەی چی؟ پارەی ئەو پارەم بدەن کاکە ئاخە پارەی چی کاکە تۆ گەڕمان پێکەی؟ وەکە ڕەشە زانیت چیا پارەم دەدەوە بمدەوە نام دێوە دواتر دەقەمە ڕەشە هەڵا پێتان بدەێت ڕاوەڕە پارەی چ پارەی چ پارەی ئەو پارەیدا من گۆ کورە بابە خۆ نەچوتە چیرفانمان لە دوی مهندسی گەڕاینە سەرفمان کردیە کاکە ئەمن مەهاندسم ناوێ گەدەنی خۆش و ئازای ئەو پارەداتەوە مەهاندسی نامێ کاکە پارەی خۆم دۆنەوە وەرە تۆ تەواوی مردوو مرێ ئاها لە گرتنیەتی ها کاکە مەیگری لۆم مەیگری کاکە پارەکەم بدەوە ڕاوەڕاوەسەڕ ڕاو ڕدارەوە ڕاوەسەڕ مهندس بە دەفتەر لی خواردی و گەردەنی ئازادەکەی لۆ ئیمان کاکە گەدەنی ئازابی ئەمن گەدەنی گۆ ئازاد ناکەم بەس تۆ یەک پرسیار ڕەو تۆ ژێر ئەو جامانە و جیپیەسی تیان نییە لە کوێ ئێمە دۆزیەوە چێ ئەمن گەڕام سوڕام لەو پارکەی ئەنگم دیتەوە دەبا بڕی کاکە چۆ ئەها دەستم شکاتیان دەکەم ها ئەرێ بەخۆی وەڵا شکاتێک دەکەم دەستمەکە زابتیش ئەمڕۆ ئەم سبەی ماوە ئەیگرین ئەمەیگی کاکە ئەم نامەوێ ناتەوێت پارەکەم دەنیان نا ناوەڕە فسەکە ناتەوێت ئەوە دڕۆ شکاتیان دەکەم فەقیر و جانم دەوەستەکەی بکە ئەوە ڕۆشتم بێ من نەتین والله شکاتمان لێ دەکات ڕۆژ لەگەڵی نەعامەیە نەعامە کاکە ئەوە بێعەقڵە دەکا ئەزانم بەخەر چی بگەی قوڕ کوێگەین بەسەری خۆمانە وەرە لەگەرم وەرە لەگەرم بڕۆین وەرە لەگەرم فەرمان عاتب بزانم مشکلت چیە جێم لێ سەیری بە قورباندم ئەوە مهندسەکە بوو هات گوتی مەشروعاتی عادل اجتماع هەیە لۆ دروستکردنی و لۆ چێلانی و ئیزراعاتی ئەمش گوتی لۆ توش دەکەم ئەمش پێش دەفەرمدایە لۆ بکات تەواو بکاتن و گوتم پارە لە من ئیشکردی لە تو گوتی باشە پێش دەفەرمدایە و لێدا ڕۆی نەهاتەوە نەهاتەوە وەڵا دوو نەفەری برادەرم گوتیان ئەمە پارەکە لۆ دەبژنەوە گوتم باشە وەڵا هەر ڕۆژێ دەهاتن و بە فێریانەکە دە وەرەقەم دێ و پازدە وەرەقەم دێ و دێز وەرەقەم دێ و شەش وەرەقەم دێ و وەی لە هات گەیشتە ئەوەش زۆر پارەشی زۆریان لەستاندیما ئەو زەمش هاتیمە شکاتی خۆم لە مەرکەزی بکەم و لۆم بەرزکەوە و بێ ئەوانە بگیرێ نایە ئەو دوو نەفەرەی ئەگە من دێ زەحمەت نەبی ڕەشا قادر عوسمان ڕەشید قادر عوسمان ڕەشا قادر عوسمان ئەی دووەم شینە بەدرەدین شەمسەدین مەقسەدم شینە شەمسەدین بەدرەدین ئەو جا ئەم دەبێ ئەو پارەیم لۆ وەگرنەوە بم وە ناژێتەوە هەر ڕۆژ هەنجە دەخ لێ دەبینەوە هەندە ڕۆژان دەرێ وەڵە کابرا چووە ئوردن هەندە ڕۆژان دەرێ وەڵە کابرا ڕۆی لێدا لۆ ئەمریکا هەندە ڕۆژان دەرێ کاکە وەڵە کابرا ڕۆی پێمانەژدا چووە نەمسا یعنی هەر ڕۆژێ و فەرموو قوربانەوە دوو کەس هاتینە دیارێ جەنابەت ببینێت بابێنە ژۆرێ بابێن فەرموو وەرە کاک عەلەیکم ئەسسەلام چێوە کاکە چێوە مەگرێ کاکە چێوە ئەوە لە دووبارە ماکوژی قوربانەوە تەفتیش ناکردووە ئەوەی منە داکوژم بە تاپڕ بازانێمە خەلە باچکەی یەک دەقە جوان ڕاوەستن سەری بە قورباندەم ئەو لە دی دەگەڕێ ئەو دووەنە یعنی ئەو دوو فێرانە تو کردو پارە ئەو دووە ڕەشە قادر عوسمان و شینە شەمسەدین بەدرەدین ئەو دووەنە سەیری جوان ڕاوەستن خوا ئەنگۆ عیب ناکەن دوو زەرام
غادر لو اختياري ذكر غادر والله غادر لي كازاني فقير ولا مالي سيدي بيز اموزاي بس كولا بيش من مركزنا غير ما انا زور راسل استا امن سيدي بقول بان اقصى ولي بخوا انتو انا هادوك تاعنا كلش مبطابر من كسو كارم سوري يجيتو هزار ثاني مخنا كي والله هم لو سيدي بخوا اقصى لنا الى دو يخو درك استا او كابرا دري باري مني خواتيا انغو خواتي تان هزار بربر باري لو كابرا ولتيا سيدي هاكاش بالي اما غادر بالي ذاك يقدر انا مركزي ولينا كذا غادر جوار راس نقصي خوتا هذا وينك الله يحمل لك رقم دلسي لا من دري تزام كل ما يدها كاك عاجي جا اوان الراس خلتو رشد لك كنا باموزان سيدي دورك والله القشم لك دينا قارن دايمي بكون 20 سنه ابو ثمن دلو يقدر جوار راس لست او موضوعي اتشاهدتها يا سيدي بقول بان ام شاد ميا لتا خالد سعيد يستعيش شاد ما سعيد شاهد بدو داتن شاد يدا ده تلفون لو كبري ولا مركز ناو شعري بابيت بس فينجر جوار راس سيدي خين ما نملن قوي هاشتك ما نبي او خاطر زلامك حد اول ما الو سعيد كوي باشي سعيد بلام ده هتا مركزي ولا ايش ما بدا اس قربان دبو ايه دور سيدي واتي انا عندي لو راسي بجاده كويتن يقدر كاكا فينجر او كرابتينا يقدر ايه مركز قدشتي خويا حق كاز فوتته ليه غربا شهاده كبيتن بابزان كتبي سيدي بدنا زي ما له ده وانا برجن لبستيبرنا وانا سيدي ما بعدي غادر لك كاز ناكل عملوا تلي ما غادر لا تبكي اللي يبكي سيدي راكاكا الشهاده كديتن اگر او سعيد عبد الشهاده لو تبدا كواتا وانا تمام باري اگر اتو شهاده النبي تكواتا تمام باري شهاده من سيدي اوان تمام باري اوان دروي لك بيش جناب دي هذا ما قدر الكلام سيدي اوه ولا سيدي صبرت انا بتا كاميرا سيدي من يبون تو بتعبر من كوشي اغلب مرض بس تري انا ولا بتعبر بتكوشم ولا بس دروي ما كان بس ولا قاتل سيل سيدي انت يقول رومانيت شو بيتش بارتي لنا ودو تاند تقين اوه وي بابر كل سيدي اي مش تاني بخو ما دائما كل ورا قبل جاي انا سيدي هم دروي بخوا بطل بيدك بخوا ولا قاتل سيل اسلام ناتا صندقش الراوس او كاميرا دي اذا الراوس كاش فهموا كاكا فهموا جولي السلام عليكم. عليه السلام. ولادو من تنعلو. سنابت كاك سعيدي. أري والله سعيد ما سعيد ساسي. كاك سعيد. أو بيعودلي أو بظلامة باري من يا خوارديا. قاسي توكل ديا لو شادي لو بدي أتو شادي لو ظلامة ديك أو أنا باري وين خوارديا. شان زلام. أو ظلامة بيش. لا والله سيدي. سعيد أدي ليه مش باردا وانا مستعد ولا شالوا لنا دي والله سيدي أمنيا بس زين من صدر ما نتساو قولي وسالنا أنا خوما أمن دبيني ما وانا اللي بدانش نصلنا بنصلي جديدني وقصيدكم بس أمن نمشي بحاري يجيب خو بحاري بداتي بخوا عقلني يا سيدي يعني أتو شادي لو بيعوني هذيك أو أنا باري وين خوارديا. لا والله. رحمة الله سعيد أدي بقول لي مش بارم داني يقدر خارج. بيزعمد أتو برودر. باش. تيشم بتولما. سعيد طا. سعيد أوها دقيقة وهذا يمكن ندي باردا سعيد سعيد هرس أنا بيجي راغروف أتو كابلا در شاهد دون هذا خو بتوب زينيا در أقام لي تو بزور زور دار تو شاهد يا بزوري شيء بخمسين بس سيدي كل سيدي أوانا قلت لها يا سيدي بس سيدي بقول عكرات يا سيدي واثق كل قربان سيدي عايز أقصد كلمة كلاوات وقصينا عشرين ومركز مكان هاي سيدي اما هاتي الاشكال هو كيف بالتالي دي كردينا شاهد شمال شاهد ما عليك يعني نقولوا هاتن شكاية اللوبيا أقول شاهد تانية كاكا شوف قربان يا مش كل صح حقي هو انا هكا سي شاهد شمانيك انا حقي ما لي درزان كاكا وشاهد أنا بابي نشوري أصلا تصاو قولة فهموا
الله السلام عليكم. السلام عليكم. عليك السلام بخير منك. كان شهاده ودو شهاده. اخو باجان ما شاء الله بدو شهاده حسابك يعني. ام بوشينا كاكا شهادتي شهادي شينا او دو بيا او دو بياده ناسن والله ام ناسن حزور باشا وناسن تو رو فريغرنيت جنابي ضابط هو برو فريغر ناسراو قناعتها بتشواجر خاوسر علي لمن وقلتو بلا قوة بصري ولا وانا كل اخوانك تمرمر زهقت غدر شانا مكديا يقدر خالد ولا كاك ورا توقع كلب انا قربان تقع مكا تقع مكا قربان جنابي ضابط واضح ليه علي لا قربان لا ما نعرف تقع مكا قربان راوسه خير راوسه راوسه قرعه تقع لك ليه قال يقدر قراءه كاكا ايش ما قلنا فالمو كان انا يتو جنابي او هذا كان بس خوش فالمو برو كاكا نقول تهنبر ممنوني زوج خلاص قربان. سباسي عدالة عندك ممنونين. سيدي بقربان دي مثل مدى او انا قد اكلم سيدي بخوان سيدي بقربان دي مثل مدى زار داشا اوراق اللوبكم وزارته بنير وسزني يا سيدي خواكم هناك بقرعان ناو تبو نعم روفو روفشي روف حلي بدر درزان والله قولة وانا كاكا او بياود بلسزني بس تصاب قولة السلام عليكم. عليكم السلام وأمنا شلون يا رؤوف؟ باش ديما الرشا حيبتا نكر شاهد بنا حتى هنا أمتا بقيت دا روف ذري بريشتي لسير كيدانش تولو هذا نشتي. يقول عادي خص بلدتي روف الله متى يستنسزن بتمام إذا شو لي ما كيوني ها. حق خم كاكا بس أمن لو سمعت ايش بس دارا وربابة تو إما ماشي ثاني لا تو إما بكيت السجن ولا إما توين بردو مليح عقل بعقل لو خذني أما قالوا ولا سيدي باش. رشا وزارش كل رشا لسه ندرمي بقول عاصز من دي عادكم درم قلت دماغ وش الرشا أجابة شيء ما بوش تبغى تقولك سنكن أبي أمشينا شتيك ما مريو تنزل لك بوكين ولا رزق عندك استاذني ما مري الرشا بقولوا ده بقى كيف رشا راس او بما داني شل السجن ولا باش قينا بأكل بارتان دمي السنك داي دردكن سكتوا شي سيزو مزنا ما شو ورقيك ما مريو تنزل لك بوكين رزق عندك وصلت توي أنا يسد والدي غربي رشا قرر زورا شينا زورك هذا. ايه مرة ما بتمشي كاتو أتولي شيء محمد ما نقول كم تسمع دم أبو بلا إيه. كاكا بس ما نتواضع بي سوى سيد دور الخبز قالك ايه كاكا خبروا ما دين بعدو ولا قطعتي بس قال كل سجن أنا قصير ما في شيء صار. وخياش لسه كلاس مو گەرمەساتە بەسەر هاتە سەیری کەن و پێبکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی بەڵێ جەنابی بەڕێوەبەر وتسيو بابا تراي مروري ده بقوا بقدينا وقرازي. ناوەڵی جەنابی بەڕێوەبەرەوە دوێنێ پێشێ بچمەوە باڵێ تۆزێ سەرما بۆی تر چوومە پێش سبیتیش خەوتم ئاوا بلاتەوە پەسی وشتم لێ حەز ناکەم تۆ بیگری. يعني تشنج كذي. ئەرێ وەڵا قەڵم تەشەکر. والله بشتاق علي بحياتي نايل التشنج كذي. فەرمو شتێکی پێویست بووجا؟ برو موظفة حسابات إنه بانكا. باشە لما باش زورها ودروجة تأخير ده بيعود زارع يك حساب ده كذا كابتيجيشتي. باشە وڵای جۆنە جەڕسەکەوە بۆیە تا. برو ده يلا زراسش كا برو ولا جرازي برو ده. عمل الدنيا زرا مري بابا. أو هي كله يمن بيا وعقلك ده بيا عقلي وندوكي. هەنا ئەرە حیسابەکەی دوونێ چی لە هاتەوە؟ ئەمە ڕۆژێک تاوای دەکەم
هذا هو تشي وتسوى هنا بله هو تشي وتسوى بيتو حفكر الليلة أنا بيك ساعة قاصدك زور بيزارم لو موضوعه موضوعي تي مدير داوي تواجم لي كات تخوى اما تحملي ناكين ليرة أجاور زواجي بيبتي والله هني بفيق جيب فانا دادي هلا أنا أو دايري بكاملي استوى بوندقات إيركوانا قرر بس يا أجاور ببيتجني ولا مالي بيبوبو نخوشنا خواد بس كده واش اوي كاقي أول لاي مديره وهاتا إيه ودي با يكيك لا كان من دكاني باش يجمير يعني بيت بولام سريع ضروري درم نابي منين يعني قرنا ابني تشيكاغا مدير دواي كدو مدير وتي ورا يعني ببيت باشا كاكا دايرة باشا دي قرمان بسر زايتيا برم نفس دوتو ناتش قربان كازا أس نابي بخوت مديري دبيتو بروي بلت برسرا دبيتو بروي كتي سنتانا مليدات لا تبروني باش كنزوق لازم لا اها ورا هنا اتبرو هنا اتبرو قربان دابا باش كم ندري لسات الرجل بيت النبرو نعم بقربانة بمشاكيته فرمو برو كنا غير نابيك بخاطي قرآن بيش كونا قلبون يا ورني كاكا بانا رب سدمي بيهم مدير ايه ده باشا كاكا ده باشا وادي وادي استغرو برو خالد خوش بيه زايتيا اقدنيا بو نهات موا يعني مردم قردنم آزا كان برينيا باوش لقى خم لبوي بام أجروش بو بري عائلة كان بري تخوانيا وشي هاد نسا قبرم بخلم لبو لقبري نوا بيبونا كم ليش نبتونا كرك وحاسيرو نترسي بونا كاسيبو خالد خوش بيه والله مديرتي باش نعم ها كل ما اسمي ودو أخسير فيه جو والله كم يخون على الناس مبنية سوا مبنية هاي الشيء كبود لنا أنا مونا هاي اللي فيها شوية من أخيرهم بس نروج باش تبي وأنا بوي أنا نعم نعم دقني دقني هذا ما بيد ولا أنا تسلو قوم مسؤولي كشيء حساباتي فان جيب ده عندك تعليماتي تازة ما يبني من بخود لزاني قيراني داري موي فارو مارنا معي أنا منا أنا لما باش تسا نما يكفل سيسرنا كيلو تساي يعني نوم فن ها نوم فن يعني فد قاوة نما نقاوم دبا او نما كريم لوقتان لحنا فين اخويا لوقتان لمالي بزال لتمزج لشتشي ايبين اگر تساي وقاوج لو خوتان دينن او عادي خوتانا اگر زالو بار تساي اشتغلوا منين او مشكلتي ثانيه باشا زياده مصروفنا يكفلس أنا دائما ما مختار موني أو مزناي زون نأخذها موني أو مزناي أنا خارج ده كينوا هم ده تنهيدي تنكر موني مزناي هم كينوا هم موني اما يزبوني ناكم هاي زبونة شي خوش هي ودايره هيج مشكله ما عندي باري زياد صرفنا كان نمزراي خارن كان لا باري صرف كان باشا حرفيا تعليماتي من اودك باشا اويك دومين اوي حساباتي 2000 بيشتو بلو ديني نو هنا مثلو دو هنا مين داستدي مين أوي ماما اوي بابا يلا مين أنا من هو زولو باشا باري صرف كده نما أنا وقما ما سنين يعني هيكون من ضمني كو واخر كلمتين جيشت كاوم دي خو هريش ناكي هم ما وين هالفريق من ايش كان يتو دكام دباش ما وي بطاقة كل بات مني كابينة دري كتابي مصروفاتي صار 2022 دني كتابي لوين نفس ليك كلام ديتول وكم مديرين تقريبا برق وزح كان باش واش تسمى كيمياء يسوي وين ما هناك امتحان كافي خمس خبرات او باشا احنا احسن بعد لو هنا لا أو تعال بوي بلا درست بحث تخص قابلة لا توم موضوع تباشتر دزاني لما يجلي او تو دزاني راسك توبي بابا حوار امني ما يهاور امن اوزار اخوار روحني تكدم انا صب جيدم باشا يلا وصل يلا حبيبي دبرو دي كاكا تبرو يا نفس تبرو تو دزاني تو شهر زي لمشتانا بخذنا به ها بخذنا به دبر بخيال اشتانا أنا بخيال اسمعي من ناس بخوي زور كيف ما بيقول معروف
ساعد أخوان نا والله ما مروف يعني والله إيش يكون بتوكوتوا أنا هو تنسيه أو فايلم بوبر بوجوري مدير لا 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 كتاب وين بسرعة لا ما مروف يعني بارة تيمة بيكش الدبر إيه باريتاك دي أدري دبر بارة تشاك تيمة بارة تواوا كذا كوت لا سيدي أنا بارة أنا بوني بيس شلابة والله بارة تشاك تيمة أنا جات مامو ده هزار محمد شخوات دبرو مرو أمجاري لك مامو أمجارجنا جات مامو هو خداينا لدنيا بدرينيا بشر النت وشي تخطتي وتخطك البكارينا ما رو دار والله بس نتم سروچای ببین مو او بونه به بسرما حزکی روزی 50,000 ایمه بس فایل کان برم والله ما روزي 50,000 والله أجا المعاش كمان حنو يدينا الروب في بابز وأوراق مالوبا مجبوریم هزاین چی بونه کلیت شي ولد ودان قلت يا كرم دان ديشي هذه وتشي نايتد أوفر موظفة كان بيتا لو مدير الباب حسابات يدن موظفة حسابات بيني والله لازم ما قبلني بقوة باشا برودي برودي زانا ودايري كويتا فش خيال دابا فراج دابا متسايتي دابا فايلي ديني سايتي دابا من كتابي ديني حفتك هاتيما او دايري هر موظفة وزيشي ديشي لازم وانا تسمى شركة بهنی کن نفس لا أنت باش بهنی کن باش وين خطاياكم هاي أمر الرجل اللي دايبوني مديرة أو تسبك قولي له بينين كيكي بوبيني نا بابا نا أمره عتري بو أهينين إيه أو بوني ناميني عتري هلا خوي تربوني خوشة بيو نجات ما نبت راستك زور معقولة فكرة جديدة أجل باشا كي بون مامو بكرة استخو ما ليري كي بون مامو بكرة كي هي يعني فكرش تنبو ناتي إيه مام رؤوف مام رؤوف وين بيز أحمد أجل مام روف دروا باري كده دروا مام رؤوف مام رؤوف يعني شيء زور ضروري ما هيك فارت هديني برو بون مان بو بكرة بون؟ الروب كرك مالك تقرينك جينا جلو ما دلينا تو كودر دي والله باري بينا مام روف بو باري بتشو هرشي بون لبازار هي بكرة باي هم يبين معنا باي هموي باشا ودي على خيرات بزور باشا خوش داني باشا بعض اسم ديمو وقت ما بيدست مو ما نبغى يلا صاورتي إن جاب زانن شلون نجات معنا أتو وربات لامبري أتو كوف كلوش تانا دكي وش تانا دكي وع لبري نجات معنا سربرايز سنة حلوة يا حبيب سنة حلوة يا حبيب سنة حلوة يا أو تشيوا قانع أو تشيوا ها؟ أو تشيوا أو ماما أو صوت ماين تيا صوت ماين نموت صوت ماين سربرايز أنا حياة ما وصلت لي أمتنا بس أتولي تيدا أو أمر الرجل اللي دايق بونتا إيه مش سبرايز مع بو كردوي بون مع بدياني بو حينابي يقيناك بس العيد ميلاد اشتوا يعني خلق كيشي ديني قولي ديني كل ماما ما بني حن كيف نوتيا كنا حنبون وما أولنيا والله حنبون شان سيدو بقامت كيف نقول بس بتخوات لأن أنا خان أوزد لي أمتنا قام أو الله بون شايستي جناب تانا نكي كوغل دستكان تنخوش بي دستكان تنخوش بي زور ممنون لو أو بونانا زور ممنون هاني وانا بقول ما مثل ما بقول خلنا ها؟ مثل ما خلنا أنا سباز دكم والله بابون خوش به سباز دكم أتو دانش عندك إيش مبيتا أما من وين؟ أنقو برونا نو والله زور إيشم بيه بجاي يشتوا بيه بزوترين كاد برو موت وعيسر اللي باي ولا باش ما بيزنت باش خو حافظني بالخير كابريتش قبيح على قريان أنتي نفس
هەنا جێتان لێبێ ئەو ڕۆ خۆشترین ڕۆژی دایرەکەمانە ئەو ڕۆ خۆشترین بۆنیشە لە دایرەکەمان نەجاتمان بوو لەو بۆنە ناخۆشە بەس تەمەشاکەن با مامەستا بێتن ئەگەر هەمومان پێکەوە نەمانگۆت الله الله لەو بۆ نەخۆشەی هەناسێکی ئیسراحەتەیە ئەو هەموو بۆ نەماندا دوای هەفتێکەوە بۆنی مارکە ئەڵان لێی دانیە با قورعانیا ڕاوەستا هەمومان حەز دەکەنیە سەرمان بینە بن ئەوەی چاکەتی دەرێم هەنا ئەگەر مامەستا هات بۆنی ها خۆش بێت دەرێم لێ توش فکری لە ڕاستەکەی ناکەیەوە دەواز بێنە خۆ من بۆنم خۆش نەکردو تەنها بۆ ئەوەی کە لە دائیرە مرتاح بین بۆنیم خۆش کردووە کچێ مامەستایەکی چاک کچێ کەسەکی ڕێک و پێک کچێ کەسەکی بەس ئەوەندێ بۆنی ناخۆش بۆنەکەشمان چاک کرد معنای وێنە ئەتوو وەڵاهی ئەگە بەجێ من دەکەی ڕێک نێردی پێ بکە ئەس لە مۆزەحە بێنە مامۆستا هات ئەرێ وەڵە مامەستا وەچێ لێ ڕاوەستایدا تۆ ناسە سەریشی خۆتان ئەوە مامەستا وەڵا ئینتیزاری تومان دەکەم مامەستا لۆ ئینتیزاری من دەکەم بابە لۆ دەست بە ئیشی خۆتان ناکەن دەرێ مامەستا ئەمە دنیاکە هەموو بۆن و بەحەتەرەمان لۆ توی نات و حەقەت لێت نەدا بەرەتە وز بە کورە لە بۆنی من خۆشتر هەیە بۆنی من دەڵێ میسکە یەڵە نۆسە ئیشی خۆتان هەڵا بابە میسکە ئەمجا لۆ کچێ نەکەی کچێ بە حیاتی مێر بەوەی نەکەی باشە من ئەگەر ژن بامایە ژنێ ئەو زەلامەی بەماخوڕی چێ دەرێم بەسەرێ خۆم دەکرد دەزانین چیا هەتا مامەستا مابی چیمیایی لەو دایری خلاص نابی من دەڕۆوە بۆکوێ ئیسقالەی دەدام نەمەشگەین بەدوم کەون گەرمە ساتە بەسەر هاتە سەیریکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خوی بری وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لۆ خۆت تەمەشاکە